سلاوتان لبیارتان باش به کمال برگ بابت و حال زنیاری آماده برمتی آکارانم پیشکشتن کم دونه اوارا با سپانسری دزگای میدیای کورسات گروپی دیار راستاک توانیان که کنسرتێک لە شاری سلێمانی و لە نێوهۆڵی تەلاری هونەرا بە ئەنجام گێنن کەسانێکی زۆر بینەرێکی زۆر گوێگرێکی زۆر لە نێو کۆنسرتەکە ئامادە بوون ئەوەی کە جێی خۆشحاڵیش بوو بۆ تەواوی با بڵم ئامادەبووان و گوێگرانەوە بوو کە تەواوی داهاتی کۆنسرتەکە بۆ منداڵانی بێسەرپەرشت تەرخان کراوە بۆ ئەوەی لانی کەم لەگەڵ هاتنی سەری ساڵی نوێیە بتوانن دڵی ئەوان بە کۆمەڵێک لە دیاری و هەروەها و بابەتانەی کە پێویستیان پێێتی و گرنگن بۆیان دابین بکرێت. ئێوارەی دوێنێ دەستگای میدیای کورسات کۆنسرتێکی گەورەی بۆ گروپی ڕاستاک ساز کرد لە تەلاری هونەری سلێمانی. لە کۆنسرتەکەدا گروپی ڕاستاک بە چەندین بەرهەمی ناوازە ئامادەبوانی کۆنسرتەکان سەرسام کردبوو. ئەوەی جێگەی دڵخۆشی بۆم کۆنسرتە جیاواز لە کۆنسرتەکانی دیکە داهاتەکەی تەرخانکرا بوو بۆ منداڵانی بێسەرپەرشت تاوەکو بەبوونی هاتنی ساڵی نوێوە دیاریەکیان پێشکەش بکرێت و ئەوەشی جێگەی سەرنج بوو هەوادارانی ئەو گروپە و ئامادەبوان دڵخۆش بوومەوەی کە داهاتی کۆنسرتەکە پێشکەش دەکرێت بەو مناڵە بێسەرپەرشتان. که شما دیگه طاقت نداره